دیارە فستیڤاڵی ئەم ساڵ سەرەڕای ئاستەنگی و گژیەکانی ژیان، ئاستەنگیەکانی کۆرۆنا و قەیرانی دارایی، قەیرانی سیاسی دەستە جەمعی لەلایەن کۆمەڵێک ڕێکخراوی کەلتوری و هونەری خۆبەخش کە ئامادەکاری بۆ کرابوو لەژێر چەتری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی دڵشاد سعید علی پەیامنێری سایتی ڕاتەڵەکی دڵشاد سعید شەهێن وەهاب تۆڕی میدیایی ئێستا با فەرمێ بەڕێز نزار جەلال محەممەد ماڵپەڕی خەڵک با بفەرمێت بەهار عەبدولڕەحیم عەزیز مەودا میدیا با بفەرمێت شەهلا عەبدوڵڵا عەبدوڕەحمان پەیامنێری ماڵپەڕی تاڤگەی ئازادی تەرزە تەها عەبدوڵڵا پەیامنێری ئاژانسی ژنها پشتیوان جەمال پەیامنێری دەستگای میدیایی وێستگا